دەمەوێت بزانم پامەکەی بارزانی توانی ئەو بکە بەوەی کە ئێستا هەیە یان بە جۆرە جۆرەکان دەڵوترێ ماگری کە ئێستا هەیە دەتوانێت ئەم کێشەی کە ئێستا دروست بۆ پرس لەسەر پرسی سەرۆکاتێرم چارەسەری بکات؟ وڵای من گوێم لە پەیامەکە نەبووە کاکە بە درێژی نازانم تەفسیلاتەکەی چییە دکتۆر یعنی لەبەرەوە ناتوانم شتێ لە سەیرم بەڵام ئەیبی دوو ماو داوای هەڵبژار پێشوەختی کردووە ئەگەر ڕێ نەکەوتن ئەگەر نەگەیشتنا ئەنجامێک وەلعینی وەختادا ڕفراندەمی میلەتشی کردو بۆی بزانن سەرۆکێرم لە میلەت هەڵبژێرە لە پەرلەمان وام ئەوەم گوێ لێەوە ئەو دوو شتە بە تەفسیل هەموو گوێ لێ نەبووە لە پەیامەکە چی بوو چی نەبووە من ڕێی من ڕوونە لەسەرەوە هەتا گوێم لە پەیامەکە بوو یان نەبوو بێ من ڕێی من ئەوەیە کە ئەم کێشەیە بە سازان بەڕێکەوتن حەل بکرێن ڕێگەی تری نییە هیچ لایەن ناتوانێت خۆی بستەفێنێ و سەر لایەنەکەدرا باسی یاسا ئەکرێ بەڵام قەت لە کوردستان یاسا سەروەر نەبووە تا ئێستا ئێماوەنە باسی یاسا بەڵام دکتۆر کوردستان بریتیە لە سیستەمی حیزبی سیستەمی شەخسی لەبەرەوە چۆن کۆن بەڕێکەوتن ئیشەکانیان کردووە دەبێت ئەم جارەش حیزبەکان بەڕێکەوتن بیکەن ئەگەر ناتوانێنە ڕێکەوتن دەبێت یا ڕفراندەم یا هەڵبژاردنی پێشوەخت بکرێت میلەت بریار بدا باعتیبار میلەت وڵاتی ئەساسی هەیە یعنی من بە کورتی ڕێی من ئەمەیە. بەڵێ دکتۆر لەسەر هەندێک لە بەڵێ بەڵام من دەمەوێت بۆچوونی تۆ لەسەر هەندێک لەو خاڵانەی لەو خاڵە گرنگانی کە مەسوود بارزانی لە پەیامەکەی بڵاوی کردوەوە بزانم بارزانی لە پەیامەکەیدا ئێستا تۆ ئاماژەت بۆ کرد تا ئێستا لە هەرێمی کوردستان بە جۆرە جۆرەکان یاسا جێبەجێ نەکراوە بەڵام چەند جارێک بارزانی لە پەیامەکە جەخت لەوە دەکاتەوە دەڵێ من سەربەرزم بەوەی کە یاسا سەروەر بووە هەمومان پابند بوون بە یاساوە یاسا لە هەمووان بەرزتر بووە یاسا جێبەجێ کراوە. نا من ڕێم وایە ڕێم جیاوازە ناڵێم لە کوردستانە یاسا سەروەر نییە ئەگە یاسا سەروەر بووە حاڵمان ئەم حاڵە نابوو کە ئەمڕۆ هەیە من ڕێی من حیزب سەروەرە و لە ناو حیزبەکانیشە هەر حیزبەی یەک دوو سەلام سەروەرە ئەوەیە وەزعی کوردستان و ما ئەو ناخۆکی حیزبیانە کێشەی دروست کردووە بەڵام ئێمەش توانیمانە بگەنە ڕێکەوتنی ئەم جارە بەڕێی منە بێ هەوڵ بدەن سازانێ بکەن ڕێکەوتنێ بکەن. دکتۆر لە سیاسیە لەوەی یعنی لەوەی یاسایی بێ سیاسیە ڕێ بکەون بۆ ئەوەی تووشی کێشەی تر نەبین و ئیسپاتیش بووە نیوە بە نیوە مەسلحەت ئێمە نییە کە ئێستا ئەوەی کە تێپەڕێ مەسەڵەن یاساکە تێپەڕێ لە پەرلەمان نیوە لەگەڵن نیوە دژن لە هەموو شوێنە نیوە بنیوە کێشە بۆ میلەتەکە دروست دەکات میلەتەکەمان کێشەی زۆرە نامانەوێت کێشی زیاتری هەبێت و بەڕێی من ئەبێ هەوڵیش بدەین لە ئایندا سیستەم پەرلەمانی بێ بە تاکید یعنی بەڵام بە شەرتێ لە ناو پەرلەمان سەرکردەکانی تیابن سەرۆکی حیزبەکان بچنە پەرلەمان ڕێپرساوی حیزبەکان بچن پەرلەمان خۆیان تەرشێحکەن وەکو پەرلەمانەکان دنیا و ئۆپۆزیسیۆنیشە بێ لە پەرلەمان من نەمبیستووە لە عالەما سیستەمی پەرلەمانی هەبێ ئۆپۆزیسیۆن لەبەرەوە سیستەمەکەمان خۆی سەقەتە ڕێک و پێک نییە ئۆپۆزیسیۆنی تیان نییە سەرکردەکان و بریار بەدەستەکان ناو پەرلەمانی ناتوانێت پێ بە سیستەمێکی پەرلەمانی ڕاستەقینە ئێستا دەبێت ڕیفۆرم بکرێت بۆی لە ئایندا بێ بە سیستەمێکی پەرلەمانی ڕاستەقینە خاوەن بریار و مەرجعیەت بێ بە مەرجعیش. بەڵێ دکتۆر مەسوود بارزانی لە پەیامەکەیدا کە داوای هەڵبژاردننی پێشوەختی کردو پێ دوایە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان گەر نەگەنە سازان و ئەم داوانی بارزانیان قبول نەبێ هەڵبژاردننی پێشوەخت قبول بکەن بەمە ڕازی بن؟ هەڵبژاردننی پێشوەخت بە قەنعاتی من وەختی زۆرە بێ و بەرژەوەندی کوردیش نییە لە وەختە هەڵبژاردننی پێشوەخت چونکە هەڵبژاردننی پێشوەخت وەختیە بێ کاتی زۆری بێ زروفی ئێمە زروفێکی نامساعدە لەبەرەوە گەر ڕێ بکەون باشترە لەوەی تووشی ئەوە بەڵام ئەگەر فەرزن ڕێ نەکەون ئەوە حەلێکە چونکە ئەوە حەلێکە کە یا ڕفراندەم بکەی ڕێی میلەت وەرگی یا هەڵبژاردننی پێشوەخت بکەی بۆی بزانی خەڵکەکە ڕێی چییە کێ ئەوێ لەگەڵ کێیە ئایا ئەوێ سەرۆکەکەی میلەت هەڵی بژێری یا پەرلەمان هەڵی بژێری هەندێک سوالە لە میلەتەکەی بکەی و ئەگەر بەرفراندەمیش حەل نەبوو ئەتوانن هەڵبژاردننی پێشوەخت بیکەن بەڵام خۆ دەزانی هەڵبژاردننی پێشوەخت کاتی ئەوێ
و ئاسانیش نییە لەو ظروفی ئێستای هەڵبژاردننی پێشوەخت لە ئێستادا خزمەت بەم دۆخی ئێستا کات خزمەت بە هاوڵاتیان ێمەرێما کات نەخێر لەبەرەوە منەڵێمە بێ ڕێبکەون نێڵم بگاتەوە کەواتە گەروایە بۆ سەرۆکێرەمی کوردستان لە سێ چارەسەرامەیەکیشی بە چارەسەرە گرنگەکان داناوە بۆم کێشێ آخر ئەو ئەڵێ ئەگەر ڕێنەکەوت ئەو داوای ڕێکەوتنەکە ئەگەر ڕێبکەون ئەو باش دکتۆر دەمەوێت لەسەر هەندێک لەو خاڵانی کە بارزانانی لە پەیامەکەی داماژی پێ کردووە دەمەوێت هەندێک بۆچوونی تۆ لەسەر وەرگرن بە پەیامەکەی داماژی بۆ کردووە دەڵێت هێشتا لایەنە سیاسیەکان لەسەرم پرسە نەگەیشتنە سازان و هەندێکی سوورن لەسەر شێوازی کوتەدا و پرۆژیان بۆ دروستکردنی قەیران هەیە ئاوەی کە لە ڕابردووە هەبووە سووربوون بۆ لەسەر کوتەدا و پرۆژە بۆ بە دروستکردنی قەیران لایەنە سیاسیەکان ئەویان کردو لە بری سازان ئەمە بۆ چوونە خۆ دەزانی یعنی ئەم لایەنی پارتی بر بۆ چوونی وایە ئەو لایەنانە قسمێ لە پارتی وی پارتیش لایەنەکانی کەش هەست شعورەکەن کە ئەمە شتێکی یاساییە و دەیانوێت شتێکی یاسایی بکەن دوو لێکدانەوەی زۆر جیاوازە لە یەکتر باش لێکدانەوەی تۆ چییە ئەوەی لایەنە سیاسیەکان کردیان بێ بگەڕێیتەوە بۆ میلەت زانی میلەتەکە چی ئەڵێ و بەڕێی منیش چونکە ئەم حکوومەتی بنگە فراوانە بەیەکەوە کراوە پەرلەمان بەیەکەوە ئیجەکان حکوومەت بەیەکەوە ئیجەکان پۆرتەکان بەیەکەوە کراوە هەموو شتێک بە تەوافق کراوە ئەمەشیان هەر تەوافق تێپەڕێن لەبەر بەرژەوەندی میلەتەکە چاکترە لە ئایندا ئەتوانن چارەسەری تر بدۆزنەوە لە هەڵبژاری ئایندا پەرلەمان بە شێوەی کەوتم ڕێژێ بووی بێ بە مەرجە و بدێ بە جێبریار پەرلەمان لە ئێستادا مەرجە و شوێنی بڕیار نییە ڕاستەقینە دکتۆر لە ئێستادا پەرلەمانی کوردستان شوێنی مەرجایەت و بڕیاردانی ڕاستەقینە نییە نەخێر پەرلەمانی کوردستان لە ئێستا تابعی حیزبەکانە سەرکردایەتەکان لە دەرەوەن بریارە دەن و پەرلەمان جێبەجێیەکە هیچ نەمەرجەعان نەجێ بریارە کەواتە تۆ هاوڕایت لەگەڵەوەی مەسعود بارزانی بەدەستن هەموو لە دەرەوەی پەرلەمان ئاشکرایەوەیە کەواتە تۆ هاوڕای لەگەڵی مەسعود بارزانی ئاماژە بۆ دەکات دەڵێ سەرۆکی پەرلەمان کەم تا زۆر سەرۆکی حیزبیان میزداقێتی لەدەستداوە نازانم ڕێیم وانە من ڕێیم لەو ناحیەوە نییە ئەو مشکلە نییە سەرۆکی پەرلەمان چی کردوانەی کردووە بەڵام پەرلەمان ئێستا بریار نییە جێ بریار حیزبەکان لە دەرەوەی باش ئەوەی تا ئێستا کراوە ئەو پرۆژە یاسانە تەقدیم کران و لایەنە سیاسیەکان وتیانم بابەتە لە پەرلەمانی گلایی یەکەینەوە پێدوا بوو کە پەرلەمانی کوردستان نتوانێت بابەتێک گلای بکاتەوە ناتوانێت بڕێی من ئەگەر لە ئەو پەڕی حاڵەتە دەبێت بەوەی نیوەی لەگەڵ یەکێ نیوەی دژێبێت معنە هیچمان نەکردانی پێشەمان دروست کرد نیوە دژینی خراپەوە ئەم پەیامەی بارزانی لە کاتی خۆیدا بوو دروست بوو وەڵاهی بڕێی من باشە خۆی ڕوونکات دوم لە هەمووی نەبووە بەڵام خۆر زۆر کەس تا ئێستا من لە زۆر کەسم بیستوە لایەنەکانی تر و لە زۆر خەڵەڵێ باشە ئەمە هەمووی باسی بارزانی سەرۆکێرم بۆ قسە ناکە ژبارڕێی خۆی ڕێی خۆی لە وارێ خۆی یارە زان چی وتوە بەڵێ دکتۆر محمەد عوسمان سیاسەتمەدار سپاس بۆی ڕاستەوخۆ لە